لە شاری سلێمانی کۆنفرانسێکی زانستی دوڕۆژە لەسەر ژیان و کۆبەرهەمەکانی زانا و ناوداری کورد شێخ معروفی نۆدێ بەڕێوە دەچێت. لە کۆنفرانسەکەدا 50 توێژینەوە لەسەر بەرهەمەکانی ئەو زانە گەورەی کورد ئەنجام درراوە. شێخ معروفی نۆدێ قەڵایەک بووە لە زانست. شێخ معروفی نۆدێ یەکی لە خوێندکارەکانی مفتی زەهاویە کە مفتی هەموو عێراق بووە لە زمانی عوسمانیەکاندا. و هەروەها شێخ معروف زیاتر لە 50 نووسینی هەیە، شعر، ئەدەبیات، بەلاغا، ڕەوانبێژی و نزیکی زیاتر لە 500 بەیتی هەیە بەسەر پێغەمبەر، شعر بەسەر پێغەمبەر و مەدح و وەصف و نعتی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. ئەوە کۆنفرانسی سێهەمە لەسەر ژیان و بەرهەمەکانی شێخ معروفی نۆدێ کە بابەتە ئەدەبی و زمانەوانی و ئاینیەکانی تێدا دەخرێتە بەرباس. دیارە کۆلیژی زانستە ئیسلامیەکان وە کۆنفرانسی سێهەمێتی کە نێودەوڵەتیە بەستێ لەسەر زانایەکی گەورەی کورد کە شێخ معروفی نۆدەیە. ئێمە توێژینەوەی زۆرمان بۆ هات لە 7 وڵاتی جیاجیا. توێژینەوەکان زۆر بوو، نزیکی 50 توێژینەوەیەکمان هەڵگرت و لە ڕێی لیژنەی زانستیەوە ئەوانە ئیشە لە بوارە جیاجیاکانن. دیارە شێخ معروفی نۆدێ ڕەحمەتی خوای گەورەی لێبێت بەرهەمێکی زۆری لە زانستی ئەدەبی زمانەوانی جێهێشتووە. بەدڵنیاییەوە ئەم کۆنفرانسە ئێمە دەواازەیەک دەبێت بۆ کۆنفرانسی ترکە لە دوایەوە بکرێت. لە ماوەی ئەم ساڵدا 50 توێژنەوە لە 7 وڵاتی جیاواز لەسەر ئەم زانایی کورد ئامادە کراوە. هەروەها 50 نووسین و دەستنووسەکانی لێکۆڵنەوەیان لەسەر کراوە و شێخ معروفی نۆدێ خاوەنی 500 بەیتی شعریشە لەسەر پێغەمبەری ئیسلام درودی خوای لەسەر بێت. ئەوە نقطەیەک ئەوەی کە ئێمە لەم کۆنفرانسە بەمان دەرەکەوێت جود و چالێکەکانی مامۆستای لە سەردەمی خۆیان و هێندێکی لەوانەیە کە ئێستا لەبەر دەستمانە توانراوە کە هێندێک توێژینەوەی لەسەر بکرێت بە حکمەوەی کە ئایا شیتەڵکردن و ئایا زیاتر ڕوونکردنەوە و هێندە ڕەسایل و نامەشی هەیە مامۆستا و ڕەسایل و نامانەی کە نووسیوێتی بۆ کەسەکانی دەوروبەری خۆی یا بۆ سەرکردەکانی ئەو کاتە ئەوانش هێندێکیان دراسە کراون و ئەمەش بەڕاستی ڕێگاکات دەرگاکاتەوە لە مۆ دو زیاتر هەڵ بدرێت کە هێندە ڕەسایلی تریش لەوانەیە هەبێت تا ئێستا نەدۆزرابێتەوە یا تا ئێستا ساغنەوەتەوە کە هی مامۆستا یایی ئەو نییە، ئەوانش لە ژێر باری لێکۆڵینەوەن. شێخ معروفی نۆدێ لە ساڵی 1952 لەدایک بووە و لە ساڵی 1938 کۆچی دوایی کردووە. ناوبراو لە ڕەوانبێژی و زمانی عەرەبیش دەوترێت ئوستادی ڕۆژگاری خۆی بووە. لە تەفسیر و فەرموودە و تەجویدیشدا شارەزایەکی تەواوی هەبووە و بە هەر سێ زمانی کوردی، فارسی و عەرەبی بەرهەمی هەبووە. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.